پێشتر ئەیانوت کورد هەر نییە نەک لە تورکیا لە باشووری کوردستان ڕۆژاوی کوردستان ڕۆژڵاتی کوردستان ژایان کورد نییە بڵێ تورکیا وڵاتێکی فرەپێگاتەیە وڵاتێکی فرەنەتەوەیە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان و جوڵانەوەی ئازادی کورد لە باکووری کوردستان کە ئەو ڕابەرایەتیەکە نوێنەری گەلی کووردە لەوێ 2 ساڵ لەمە و پێش ئاعتراف بەبوونی کورد ناکرا لە تورکیا و باکووری کوردستان ئەو گۆڕانکاریانەی کە لە هەڵوێستی سیاسیەکانی تورکیا هاتە پێشەوە شتێکی باش بوو لە دوای ئەو هەڵوێستە سیاسی باخچەلی و ئەردۆغان و سەرۆک و بەرپرسانی حیزبەکانی تر هەندێک گۆڕانکاری تر هات بە شوێنیە یەکێک لەوانە ئەوە بوو کە خەڵکیش ئەو هینەی ئەو گۆڕانکاری قبول کرد ئەوە زۆر گرنگ بوو هەندێک کێشەی تر هەبوو مەسلەی شەڕ تا ماوەیەک شەڕ بەردەوام بوو ئەبینین ماوەیەکە شەڕی سوپای تورکیا بەرامبەر بە گەریلا و باکووری کوردستان و باشووری کوردستان وەستاوە گرتن و ڕاونان و ئەوانە لەسەر لایەنگرانی کورد یان لەسەر لایەنگرانی جوڵانەوەی ئازادی گەلی کورد لە باکووری کوردستان نەک هەر وەستاوە ژمارەیەک باش زیندانی سیاسیش ئازاد کراون ئەتوانین بڵین ئەم قۆناغی ناشەڕە نەئاشتیە ئەوەی کە گرنگە لە ئایندا بکرێ بۆ ئەوەی ئەو پرۆسەیە بچێتە پێشەوە گۆڕانکاریە لە کۆمەڵی یاسا لە تورکیا و هەروەها لە دەستوری تورکیاشە چونکە خۆمان نەزانین یەکێک لە کێشە سەرەکیەکانی تورکیا ئێستا ئەوەیە کە دەستورێکی هەیە ئەڵێ تورکیا یەک نەتەوە و یەک ئاڵا و یەک زمانە ئەمەشی کە ئێستا لەگەڵ کووردە ئاکرێ و لەوانەیە لەگەڵ پێگاتە نەتەوەیەکانی تریشا لە ئایندا بکرێ واقعکە ئەوەیە کە ئەڵێ تورکیا وڵاتێکی فرەپێگاتەیە وڵاتێکی فرەنەتەوەیە جا بۆ ئەمە ئەبێ هەندێک گۆڕانکاری بکرێ بە تایبەتی لە دەستورە ئامادەکاری بکرێ خاڵی تر ئەوەیە لە مەسلەی یاسایە مەسەن دەوڵەتی تورکیا بە هەموو دام و دەستگاکانیەوە اعترافی کردووە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان و جوڵانەوەی ئازادی کورد لە باکووری کوردستان کە ئەو ڕابەرایەتیەکە نوێنەری گەلی کووردە لەوێ بەڵام کۆمەڵی یاسای دەرکردووە ئەو یاسایانە سزای سەرکردەکانی ئەو جوڵانەوەی ئەدەن لەبەرەوە بێ هەندێک گۆڕانکاری لە یاساکانیشا بکرێ بۆ نمونە هەموارکردنەوەی یاسای تیرۆرە بۆ نمونە چالاککردنی یاسای مافی هیوایە بۆ نمونە ئەمەی ئێستا کە دەم پارتی ئامادەی کردووە یاسایەکی ترە لەوانەیە شمولی ئەوانە هەموو بکە بۆیە بیبێتە پەرلەمان دوای پەرلەمان لەوانەیە تەڕحکرێ لای حکوومەت و جێبەجێ بکرێ بە شێوەیەک بێ کە ئەو کەسانەی کە بەشداریان کردو لەو شۆڕشە مافیان بدرێتێ ژیانیان پارێزراو بێ چالاکی سیاسی بکەن و لە پێش هەمووشیانەوە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان ئازاد بکرێ بۆی بتوانێ هەنگاوێکی تر پرۆسەی ئاشتی لە باکووری کوردستان و لە تورکیا بەرەو پێشەوە ببات لە هەنی کوردی بەردەوام جەختەکەنەوە لە دیاریکردنی ڕۆڵ و پێگەی بەڕێز ئۆجالان لە بەڕێوەبردننی پرۆسی دانوستانەکان بە شێوە ڕاستەوخۆ ئێوە چۆن باز لە ڕۆڵی ئۆجالانەکەن لە بوارە خۆی بەنسبەت ئێمە وەکو نەتەوەکان یا وەکو کۆمەڵگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەگەر باشوورد ببینەوە هەموو میلەتێک مەرجەعێکی خۆی هەیە یعنی جوڵانەوەی ئازادی گەلی کورد لە باکووری کوردستان و ئەوانەشی کە بڕۆیان بۆ جوڵانەوە هەیە لە پارچەکانی تری کوردستان بڕۆیان بۆ هەیە کە بەڕێز عەبدوڵڵا ئۆجالان مەرجەعی کووردە ئەمە لەلایەکەوە لەلایەکیکەوە بەڕێز ئۆجالان تەنیا سیاسیەکی ئاسایی نییە یعنی بیرمەندێکی گەورەیە پرۆژەی هەیە بۆ چارەسەری کێشە سیاسی و کۆمەڵایەتی و ڕەگەزی و ژینگەی و تا شتەکانی تر یعنی ئێستا ئێمەگەر بەراوردی جوڵانەوەی پەکەکە و کادیرەکانی و گەریلاکانی بکەین لەگەڵ هێزە کوردیەکانی تر و لەگەڵ هێزە سیاسی و سەربازیەکانی وڵاتەکانی تر سیرەکەین ئەوانەی کە لە بەڕێبازی ئۆجالان ئەجوڵێنەوە خاوەن دسپلینن بۆ پارە و پۆست ئیژ ناکەن دەستا و دەستکردنی دەسەڵات بەلایەنەوە ئاساییە و خاڵێکی تر کە هێناوێتی ناو مەسەلەکەوە هاوبەشی ژن و پیاوە لە دام و دەستگاکانی
سیاسی و کۆمەڵایەتی و سەربازی و شتەکانی تر هاوسەرۆکایەتی هەیە لەسەرەوە تا خوارەوە لە هەموو دەستگاکانە ئەمە شتێکی نوێیە ئەمە تەبعاً ڕۆژهەڵاتی ناوەڕاست و سەرتاسەری مرۆڤایەتیش پێویستی بەم سیستەمە هەیە چونکە ئێمە ئێستا گەر سێری عێراق بکەین بەراوردی عێراق بکەین ئەم وەزعی کە بەسەر عێراقا هاتووە یعنی سێری گەندەڵی لە نوکی پێوە تا تەوقی سەری تەنیوە بەڵام ئەگەر بەراوردی ئەم گەندەڵیەی عێراق بکەین لەگەڵ بارودۆخی سیاسی و با بڵێن ئەو گەندەڵیانەی لە هێزەکانی ترا هەیە سێرەکەین لای پارتی کرێکارانی کوردستانی جاران و کەجەکە ئەو شتە لەوانەیە لە ئاستی سفرا بێت ئەمە بەچی وای لێ هاتووە ئەمە بە هزرێکی تایبەت ئەم ئینسانە دروست کراوە ئەم ئینسانە متوربە کراوە بە ئەفکاری نوێ بە ئەفکاری ئینسانی بە ئەفکاری دیموکراتی تا کۆتایی دکتۆر بە جۆرێک سستی لە پرۆسی تێکەڵبوونی ئەنتەگراسیۆن هەیە لە ڕۆژئاوا و سووریا دروست بووە ئایا بەرەو پێشوونی پرۆسی ئاشتی لە باکووری کوردستان دەتوانێت کاریگەری ئەرێنی لە ڕۆژئاوا و سووریا دروست کات بەگشتی ئەو پرۆسە تا چەند کاریگەری لەسەر کوردستان بەگشتی هەیە خۆی جاران نازانم ێستا بە کوردیشی پێڵێن شتێک هەبوو ئاوانی مستەترەقە یعنی کۆمەڵێ منجەڵ هەیە پێکەوە لە ژێرەوە پێکەوەن یەکێکیان پڕ بێ ئەوە زۆرەکە ئەچێتە ئەویکەیانەوە بەنسبەت گەلی کوردیشەوە وایە هەر سەرکەوتنێک لە پارچەیەکی کوردستان پشتیوانی و سەرکەوتنە بۆ پارچەکەی تر جا بەنسبەت ئەمەوە بەنسبەت ئەو بارودۆخەی کە لە سووریا هاتۆتە پێشەوە ئەلبەتە گرنگترین شت ئەوەیە کاتی خۆی حکوومەتە یەک لە دوایەکەکانی سووریا بە تایبەتی بەعسیەکان اعترافیان بەبوونی کورد ناکرد لە سووریا و هەوڵیشیان داوە لە ڕێگەی حزامی ئەمنی عەرەبی و نازانم چی وچیەوە دیموگرافیای کوردستانی ڕۆژاوا بشێوێنن و هەندێک شتی زۆریشیان کردووە یعنی وایان کردووە کە ئێستا شوێنێکی تایبەت لە ساسە و کوردی تیاابێ نیانهێشتووە ئەمە خاڵێکی گرنگە خاڵی دووەم ئەوەیە کە ئەم حکوومەتە نوێیە ئەگەرچی لە ڕووی ئایدۆلۆژیەوە لە قەسەدا و لە پەیەدا و لە هێزەکانی ڕۆژاوای کوردستان دوورە هەندێک بەڵام لە ڕووی سیاسیەوە هەندێک هەنگاوی ناوە و ئەوانیش چوون بەرەو پیری ئەو هەنگاوانەی حکوومەتی سووریاوە مەسەلەن تێکەڵکردنی هێزەکانی قەسەدە لەگەڵ سوپای سووریا وەرگرتنی هەندێک پۆست لە پارێزگای حەسەکە و جێگیری وەزیری بەرگری سووریا و لەوانەیە لە ئایندەشە هەندێشتی کە بێ هەرچەند تێبینیان لەسەر هەڵبژاردنەکە هەبوو کەم و کوڕی زۆری تیابی و بەڵام خەباتی ئەبێ لەمە دواش خەباتی سیاسی و دیبلۆماسی بکرێ بۆ ئەوەی ئەگەر بێت و کورد لە با بڵێن لە ڕۆژاوای کوردستانیش کێشەکانی چارەسەر بکرێن ئەوە بەباشی ئەکەوێت لەسەر باکووری کوردستان و ئەگەر لە باکووری کوردستانیش کێشەکانی چارەسەر بکرێن بەباشی ئەکەوێت لەسەر ڕۆژاوای کوردستان و لەسەر باشووری کوردستانیش چکە ئێمە بماوێنەمانەوەیکە لە کێشە سەرەکیەکانی گەلی کورد لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تورکیا بووە تورکیا نەک هەر شۆڤینیزم لە بڕیاری سیاسیا کاریگەری زۆری هەیە و یعنی ئەو باخچەلیەی کە ساڵ و نیوێک لەمە پێشوتی ئەبێ لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلان ڕێکەوین و بێتە پەرلەمان و کورد برایە لەگەڵ تورک و تا کۆتایی پێشتر ئەیانوت کورد هەر نییە نەک لە تورکیا لە باشووری کوردستان ڕۆژاوای کوردستان ڕۆژهەڵاتی کوردستان جایمت کورد نییە لەبەرەوە چارەسەرکردنی کێشەی کورد احترافکردن بەبوونی کورد لە تورکیا کرانەوەیەکی گەورە بەڕووی چارەسەری کێشەکانی کورد ئەکا لە هەموو پارچەکانی کوردستانە دکتۆر سپاس بۆیەوە بەخێر بێن حەزیان نییە.